کارەساتی شەهیدانی هەڵەبجە شازێ سێ ڕووداوێک بوو کەوا کوردی بەجیهان ناسان، بەڵام سەد مەخابن لە سەڵاتی کوردی بەسارەکەی گۆڕی بۆ سیاسەت و کۆمەکۆکردنەوە بە ناوی شەهیدانی هەڵەبجە. پێم وانە میلەتی کورد لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجە هیچ پندێکی وەرگرتبێ، هەر بە کیمیاباران، هەر بە ئەنفال، هەر بە شەڕی ناوخۆ. ئێستەش وا بینین چ فەرقی هەیە لەگەڵ کیمیابارانە. جارێکی تر لە شەنگار لە ڕۆژاوا دیسان ململانەی حیزبایەتی، دیسان دڵخۆشکردنی وڵاتانی ئیقلیم، دڵخۆشکردنی دوژمنانی ناوخۆت. لە یادی ئەم کارەساتە دووتەزانێدا داواکان لایەنە سیاسەکان هاوکاری هەڵەبجە بکەن لەلایەنی مادی معنەوی، چکە بەڕاستی ئازارێکی زۆریان چێشتووە بەدەست زمستەمەوە.